زۆر 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 سپاسی ڕێکخراوی مامۆسایان دیرینەکانەکەم کە ئەم ڕێز لێنانە بۆ من نایەنە. من هەتا ماوەم قەرزاری ئەم ڕێکخراوانم ڕاستی قەرزاریان ئەم ڕێزلێنان لە من معنایەوە من سەربەرز بوومە، معنایەوە من سەربەرزم وەم مامۆسایانە وەم مامۆسا هاوڕیانەم وەک مامۆسا سلاح، مامۆسا شەوکەت، مامۆسا کاک عومەر، مامۆسا بەکر، هەروەها ئەم قوتابیە خۆشەویستانە کە ئیسا هەموویان شادەی دکتۆرا، شادەی زانست لە جامیعە کە قوتابین بەعزێکیان قوتابی بوونە. من ئەمڕۆ شانازی وەکەم زۆر 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 سپاسیانەکەم دووبارە.